ئەو گۆرانیشتای بەدی پێشەشە بۆ مەسەر سەزاوەکاری و زانە بۆ کاکە پەیوەندی شێخەرسەلانە بە تایبەت بۆ کاکە هیوایی تماش بەیادی و برازدە بە تایبەت چامانە بۆ کاکە بیلاد چەمچەماڵی کاکە ڕۆمای شێخ بەرەم کاکە محەممەدی مانجیات کاکە یوسفی حاجی حەسەن بۆ کاکە حەمەی مێد بۆ کاکە ئێبار شارەزوری کاکە عەلی ئەکرەی کاکە حەمەی هەبا دووبارە پێشکەشەوە و زانە گیان گیان و باوانومێ گوڵە بۆ ماتەمینیە گیان گیان و باوانومێ گوڵە بۆ ماتەمینیە بە دڵاوە تەخوازمێ ناخۆشی نەبینی تۆ ناخۆشی نەبینیە ئەوەسە
بوشت داری گلای بوش هرکی جمیلی بیشیری نگیان مالی ملای بوشت مالی ملای بوش آخ شیرین 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 نگیان جنی نازنینی جنی نازنینی لخای خدا ون شیرین نگیان سر روی زمینی سر روی زمینی لخای خدا ون شیرین نگیان سر روی زمینی یان سر روی زمینی پیش بشنوید